خۆشویستان تیمێکی دەستگای میدیایی کورسات سەردانی ژاپۆنی کردووە. دیارە بێگومان لە ژاپۆن ئەزانین کە بابەتی تەکنەلۆژیا لە ئاستێکی زۆر باڵادایە. تەنانەت کاتێک کەسێک ببرن شتێک دەکڕێت کە بابەتەکە ژاپۆنیە دوو جار بیری لێکاتەوە لە باتی جارێک، واتە دوو جار دەڵێت من دڵنیام لەو بابەتی کە دەیکڕم. ژاپۆنیەکان بە تەکنەلۆژیا و ڕۆبۆت و کۆمەڵێک بابەتی تر ناسراون، جگە لە بەرهەمێنانی ئۆتۆمبیل لە پیشەسازی ڕۆبۆتدا دەستێکی باڵایان هەیە. هاوکارمان داوەر ئێستا لە ژاپۆن لەگەڵمان دەبێت لە ڕێگەی سکایپەوە. کۆمەڵێک زانیاریمان لەسەر ئامانجی گەشتەکان پێدا و هەر دوێنێش لە نێو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە کورساتەوە باسییان لەوە کرد کە چوبوونە نێو هۆتێلێکەوە یان ڕێستۆرانتێکەوە ئەو کەسانی کە پێشوازیان لێکردن ڕۆبۆت، واتە بەشێکی زۆر ئێستا جێی دەستی مرۆڤی گرۆتەوە ڕۆبۆتەکان توانێنە جێی دەستی مرۆڤەکان بگرنەوە. بەگشتی بزانین جیهانی ڕۆبۆت و تەکنەلۆژیا لە ژاپۆن گەیشتووە بەکوێ. ژاپۆن بەم جۆرە بەردەوامە بێت یان زیاتر. دەچینە لای هاوکارمان داوەر. کاکە داوەر سڵاو لێ بێم، کاتت باش، سڵاو لە خۆدا تیمەکەت. پێمان بڵێ ژاپۆن ئێستا لەکوێی تەکنەلۆژیادایە؟ سڵاو کاک ئاری، هیوادارم زۆر باشیت. گوێتان لە دەنگمە ئێستا؟ دەنگم تەواوە؟ بەڵێ گوێمان لە دەنگی تۆیە. فەرموو. کاک ئاری سڵاوتان لێ بێ، گوێتان لە دەنگمە؟ بەڵێ کاکە داوەریان سڵاو لێ بێ، دووبارەوە گوێمان لە دەنگی تۆیە. پرسیاری ئەوەم کردوتم ژاپۆن ئێستا لەکوێی تەکنەلۆژیایە؟ ئەم گەشتی ئێوە ئامانجەکەی سەردانەکەی چییە؟ دەستەکانت خۆش کاک ئاری، سڵاو لە تۆ و سڵاو لە سەرجەم بینەرانی کورسات و بەیانی کورساتیش باش. هەرچەنە لە لای من ئێستا ئێوارەیەکی درەنگەوە خەریکە دنیا تاریک ئەبێت. وەکو ستافی دەستگای میدیایی کورسات سەردانی وڵاتی ژاپۆنمان کرد بۆ ئەوەی کەوا باشتر لە کەرتی تەکنەلۆژیا تێبگەین. گەشتەکەمان زۆر چڕوپڕە، شوێنی زۆر ئەڕۆین، شتی زۆر سیر ئەبینین، بەڵام حەزەکەم هەندێکتان لەگەڵ بەش بکەن لەگەڵ بینەرانی کورساتدا. ڕۆژی یەکەمی گەشتەکەماندا سەردانی شەقامێکمان کرد کە بەناوی ئاکی هەبارا بەناوبانکە. ئەو شەقامە ئەو شوێنەیەکەوە زۆرتری دروست ئەبن. جا زۆر بێ ئەو کاراکتەرانی کە ئێمە بە مناڵی ڕۆژێک لە ڕۆژان یاریمان پێکردون، وەکو ماریۆ بۆ نمونە، وەکو پۆکیمۆن، هەمویان لەو شەقامەوە لەدایک بوون. شەقامێکەکەوە جملەیەکی زۆری دێت لە وزە و تاقەی کەسانی گەنج کاتێکە خەریکی یاری ئەلکترۆنیەکانن، بەڵام تەنها گەنجانیش نین بە تەنها چیدا شوێنێکی یاری ئەلکترۆنیەکان بۆ نمونە چ شوێنێکی یاریکردن بەرناکەوێت لەبەر ئەوەی کەوا سەرجەم تەمەنە جیاوازەکە خەریکی یاریکردن کوتوێکی زۆر تایبەتی گەیمینگیان هەیە. ئەمەش سەرچاوی گرتووە لەو شێوازی بیرکردنەوەی کەوا ژاپۆنیەکان هەیەە بۆ تەکنەلۆژیا. لەگەڵ گەیمینگە زیاتر گەشەیان داوە بۆی ئەو دنیا خەیاڵیە بێنە ناو جیهانێکی واقعیەوە، بۆیە ئەبینیت کە ڕۆبۆت چەمکێکی زۆر بڵاوە لە کلتوری ژاپۆنیەکان. ڕۆبۆتیان بەڕادەیەک پێشکەوتووەکەوە بەکاری هێنن بۆ مەبەستی جیاواز. یەکێک لەو کافیانەیەکەوە ڕۆشتی زۆر سەرنجڕاکێش بۆ ئەوە بووکەوە ڕۆبۆت دانرابوو لە قاوەخانەیەکە خزمەتی ئەکرد، بەڵام ئەم ڕۆبۆتانە بیرۆکەی ئیشکردنی ئەم ڕۆبۆتانە بەڕادەیەکەوە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە ماڵەوە لەسەر جێگان کۆنتڕۆلی ئەم ڕۆبۆتانە دراوە بەوانە. ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتن لە ماڵەکانی خۆشیاندا کار ئەکەن لە ڕێگەی یارمەتی ڕۆبۆتەوە، بۆیە چەمکێکی زانستی، چەمکێکی مرۆیی، چەمکێکی ئابووری لەگەڵ کراوە بەیەکەوە بۆ ئەوەی کەوا جیهانێکی سەرسوڕهێن دروست بکرێت کە ئەوەش تەنها لە ژاپۆندا ئەبین. لەگەڵ ئەوەشدا هەر گەشتەکەمان بەڵێ کاک داوەر دوێنێ لە سۆشیال میدیاکانی کورسات ئەومان بەدی کرد کە ئێوە سەردانی هۆتێلێکتان کردبوو کە ڕۆبۆت پێشوازی لە ئێوە کردبوو، هەموو کاروبارەکانتانی بۆ بەڕێیەکردن. کەواتە ژاپۆن ئەوێت ئایندەی ڕۆبۆتەکان بەرەو کوێ بەرێت؟ بۆ ڕۆبۆتەکان بۆ ژاپۆنیەکان ڕۆبۆت بریتێ لە چەمکی سیستەمێکی دیاریکراوی بێهەڵە، واتە کاتێک کە ئێمە چوین ئەو هۆتێلە کە بینیمان کارمەندەکانی ڕۆبۆت ڕاستەوخۆ ڕۆبۆتەکە چالاک بێت کە ئەچیتە بەردەبیت بە کۆمەڵێک هەنگاوە ئەدبا. ئەم هەنگاوانە بە شێوازێک کە ڕەنگە ئەگەر مرۆڤێک بێت ڕۆژانە 200-300 کە سەردانی ئەو هۆتێلە بکەن دووبارەکردنەوە ئەم هەنگاوانە بێزارکەر بێ، ئەو کەسە تووشی هەڵەکردن بێت، تووشی بێزاری بێ. بەڵام ئەم شتە لە دنیای ڕۆبۆتەکاندا بەو جۆرە نیە، بەڵکو ڕۆبۆتەکە بە شێوازێکی زۆر سیستەماتیک و جوان یارمەتیت ئەدا بەسەر هەموو هەنگاوەکاندا بڕۆیت بەبێ ئەوەی کەوا بێزار بێت. تەنانەت ئەگەر 100 جاریش پرسیارێکی لێ بکەی ئەو هەر وەڵامت دەداتەوە، لەبەر ئەوەی ڕۆبۆت ئەبرێک لە جۆری هەستی مرۆڤانەی نییە. بۆیە ئەوان باوەڕیان وایە کە ڕۆبۆتەکان ئەتوان ببنە سەرچاوێکی زۆر گەورەی کارامەیی. هەر بۆیەش ڕۆبۆت لە هۆتێلدا هەیە، هەر بۆیەش ڕۆبۆت لە قاوەخانەدا هەیە، تەنانەت
سەردانی چێشتخانەیەکمان کرد چێشتخانەیەکی سوشیکێکی لە خواردن بەناوبانگەکانی ژاپۆنیەکان مێزەکان کە تۆ دائنیشی لە چواردەوری تۆ خۆی وەکو شەمە نەفەرێک قاپەکان ئەجوڵن پێویست ناکاتەوە بچیت یا کارمەندێک خواردنەکەت بۆ بێن یا خۆت بچی داوای بکەیت تەنها لە ڕێگەی داوای خواردنە ئەەکەیت و خۆی بە شێوازی شەمە نەفەر خواردنەکە ئەگاتە بەردەمت کاکە داوەر ئەمە زۆرینەیە واتە ئێوە ئەو شوێنانی کە سەردانتان کردو یان ئەگەر بەدەداچوونی خۆت بۆ دەرکەوتووە کە ژاپۆن تەواو ڕۆچۆتە نیە و تەکنەلۆژیاوە یعنی هەر ئەوە نییە کە لای خۆمان لە کوردستاندا لە بواری ئۆتۆمبیل ئێمە زیاتر سەرنجمانە چێتە سەر ژاپۆن بەڵام سیرەکەی لە جونگەکانی تردا وەکو ڕۆبۆت کە خۆت باسیەکە یان دەمێ پرسیارێکی تریش تێکەڵ کێشکەم لە زیرەکی هۆشمەند زیرەکی دەستکرد گەیشتون بە کوێ ژاپۆنیەکان کاگاری پرسیارەکەت زۆر جوانە زۆر لە جێی خۆیەتی کللتوری ڕۆبۆت بەڕادەیەک لەم کۆمەلگایە داگەشەی ساندووە کە زۆربەی کۆمپانیایە گەورەکان پێویستەکات بەشێکیانە بێکەوە ڕۆبۆتی تێدا دروست بکەن واتە کۆمپانیای هۆندا لای خۆمان زۆربەی بە ئۆتۆمبیل بناوبانگە بەڵام کە ئەچیتە هۆندا هەست بەوە ئەەکەیتکەوە یەکێک لەوێ ڕۆبۆت دروست ئەەکەن